هیچ موعدێکمان نییە گەیشتێتەوەی کە ئێمە تەقریر و قسەی خۆمانمان دەربارە کردوم تەمە ناکەین کە ئەوان بڕیاری خۆیان لەسەردا نازانین موعدیان داناوە قەرار درێژە هەیە قەرارە بڕیار بدەنە سەر شتانەی کە ماون کۆبوونەوە بکرێ ڕۆحێتێکی باش هەیە بۆ شرۆڤەر ڕۆحێتێکی باش هەیە بۆ شتانی کە لەسەری ڕێەکەوین واتەوە مەبادیعانێکی ئیشی پێکەین دەستوری عراقیە و قانونی فیدرالیە و ئەوان فعلا یعنی ئیرادی ئەویان هەیە کە ڕێکەوتن بێ لەو شتانێکەوە لەو خاڵانەیەکەوە خاڵی هەڵپەسێراون یا خاڵی ناکۆکن یا خاڵکن گرفتیان لەسرە و دوێنێ و کۆبوونەوەی یەکەم تقریبن 12 کەس هاتبوون ئەمڕۆ 19 کەس هاتبوون و ئەنوا و ئەشکاڵ مەلەف باس کراوە بە شێوەی گروپ قسەمان کردووە گروپی مۆتارەکان گروپی ناوخۆ گروپی منافیزی حدودی بە گروپ قسەمان کردەوە هەمومان وەرەقەی خۆمان ئامادە کردو وەرەقەکانمان تەسلیم کرد و کراتەوە یەک وەرەقە لەلایەن ئەمینداری ئەنجومەنی وەزیرانی عراق و ئەو بەیاننامەی لێکەوتووە کە دابەشەکرێ بە سەرتانە و ئەو خاڵانەشی کە خاڵی زۆر کەمن کە ناکۆچی لەسەر هەیە لەسەر کێ ڕئیسێتی مۆزەفەکان لەکوێ بن ئەوانش لە ئایندا لەگەڵ تەنسیقەکەن لەگەڵ وەزیری ناوخۆی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی کە کەی دابنیشن جارێکی تر بۆ حەلکردنی ئەو شتانە هەندێکی ماوەدە قانونیەکەی ئامادە نەکراوە هەندێکی ڕێنمایی ئامادە نەکراوە کەش و هەوایەک بە ئیرادەی پێکەوە کارکردن هەبوو و بە فعلی ئەوەی کە من لەم دوو ڕۆژە دیوم و خۆشم بەشێک بووم لە دانووسانەکان بەڕاستی دانووسانەکان لە ژێر سایەی دەستوری عراقی و بند و مادەکانی دەستوری عراقیە بەڕێوە ئەچوو نەشتێکی تر لە دەروی ئەوە سوپاسانەکە